بەڵێنێکی گەورە دەدا. گەورەترین بەڵێنی یەکێتی بۆم هەڵبژارنە چییە؟ یەک بەحری سەوزە بینم کە ناوی کەرکووکە. هەر ئاگرێکی ترتان داگیرسان. بەڵێ ئاگرێکتان زیندوو کردەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. بێزیان نەهات بێنە کەرکووک بۆ کاندیدی خۆیان بۆ خەڵکی خۆیان، نەیان وێرا بێن بۆ کەرکووک. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 8 پەیامیدا کە لە ماوەی مانگی ڕابردوودا بڵاوی کردوتەوە، لە سەرجەمیاندا یەک پەیامی دووبارە کردوتەوە. ئایا ئەو پەیامە چییە؟ چی لە دۆخی خەڵکی هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ بزانم پرسیارێک هەیە زۆر لە منەکرێت. بۆ حکوومەتی کوردستان دانامێزراوە. دووپارەیەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەدەفی خزمەتکردنی ئێوەیە. من وعدم دا بە ئێوە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان، بە ناوی حزبی شەهیدان، بە ناوی حزبی مامجلال و تێکۆشەرەکان تا من قەناعەت نەکەم کە ئەم حکوومەتە جیاوازە بێت لە حکوومەتەکەی تر، کە ئێمە نەتوانین وەکو پێویست وعدەکانی خۆمان جێبەجێ بکەین، دڵنیا بن دروستکردنی حکوومەت هەر تاخیرەکە. گلەیی مەکەن، سوپاسمان کەن یەکێتی نیشتیمانی کوردستان کە وعدێکیدا جێبەجێیەکات. قەت ناچینە ناو حکوومەتێک کە نەتوانێت خزمەتی ئێوە بکات و خزمەتی ئەم لایەن ئەولا بکات. نایکەین. ئەمە پەیامی دەستپێکی بانگەشەی یەکێتی بوو، تیایدا بەڕوونی بافڵ تاڵبانی ئاماژەی بۆ کرد کە ناچنە حکوومەتێکەوە کە ئەوان ئۆکەی پێنەدەن. حکوومەتی هەرێم دروست نابێت ئەگەر قەناعەت نەکەین کە ئەم حکوومەتە جیاوازە بێت لە حکوومەتەکەی تر و وەکو پێویست خزمەتی ئێوە ناکات و نەمان کرد. لە هەموو کەرنەڤاڵەکانی بانگەشەی لیستی 222 یەکێتی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە 7 کەرنەڤاڵ ئەنجام دراوە، ئەم پەیامە لەلایەن سەرۆکی یەکێتیەوە دووبارە کراوەتەوە کەواتە یەکێتی جدیە لەسەر و بڕیارەی کە نابێت شکڵ و شێوە و کاری حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان هاو شێوەی کابینەکانی ڕابردوو بێت. بۆ حکوومەتی تازە نییە، لەبەر ئێوە قەت ناچینە ناو سیستمێک کە جیاوازی بکاتە ناو خەڵکەکانمان. قەت ناچینە ناو سیستمێک کە حکوومەتی هاوڵاتی نەبێت کە وەک پێویست خزمەتتان نەکات، کە نەیەوێت کەرامەتتان بپارێزێ. بۆ ئێمە بچینە ناو پرۆسەیەکی وە، بۆ ئێمە بەشدار بین لە حکوومەتێکی وە. ئەلێرە لە پایتەختی کوردستان پرسیارێک ئەەکەم، وعد بێ بە قسەی ئێوە ئەەکەم. بچینە ناو حکوومەتێکی وە یان بچینە ناو حکوومەتێکی تر، حکوومەتێک کە خزمەتی هەموو کوردستان بکات، حکوومەتێک کە ڕێز لە ئێوە بگرێت، ئەمنیەتتان بپارێزێت و کەرامەتتان بپارێزێت. بچینە ئەو حکوومەتە. ئەوە ڕێفراندۆمێکمان کرد، وتیان نا. لە هەولێرەوە کە ناوەندی بڕیاری سیاسی هەرێمی کوردستانە، سەرۆکی یەکێتی لە دوایین کەرنەڤاڵی حیزبەکەی ڕووی لە جەماوەری حیزبەکەی کرد، وتی بە قسەی ئەوان دەکات. حکوومەتی هەرێم تەخیر بووە کەس دیفاع لەو بڕیارەی ئێمە نەکات، ئێوە ئەیکەن. بەخوای گەورە و مێهرەبان بە گۆڕی هەموو شەهیدان تا من، تا یەکێتی نیشتیمانی کوردستان، تا لیستی 222 نەزانێ گارنتی نەبێ کە پرۆژەی ئاوی چەمچەماڵ تەواوە کرێت، بە ئەو خوایە قەت حکوومەتێکی تازە نابینن لە کوردستان و بەس. کەواتە یەکلایی بۆتەوە کە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان جیاواز دەبێت لە حکوومەتەکانی ڕابردوو. بەڵێنەکانی یەکێتی ئەم جارە جیاوازترن لە هەموو بەڵێنەکانی ڕابردوو. ئەو بەڵێنە بەڵێنێکی گەورەیە کە بە جێبەجێکردنی یەکێتی دەتوانێت پێ بنێتە قۆناغێکی نوێوە.